لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم لە بەغداوە بەڕێز عومەر ناسر شرۆڤەکاری سیاسی لەگەڵمە. بەڕێز عومەر سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمە بزانم بۆچی هەر کە باسی گەندەڵی دەکرێت عراق لە ڕیزبەندی گەندەڵترین وڵاتانی جیهان ناوی دەهێنرێت، هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ تحية طيبة لجنابكم الكريم. بەڵێ سڵاو لە ئێوە لە بینەرانی کوردستان 24 زۆر سپاس. بەڕاستی گەندەڵی لە عراق وەکو ئەڵقەیەکی بەردەوام وایە و بەشێکە لە زنجیرەی گەندەڵی کە لە هەموو جیهاندا هەیە. لەگەڵ ئەوەشدا ڕێژەکە لە وڵاتان جیاوازی هەیە. وڵاتانی پێشکەوتوو ڕوبەڕووی گەندەڵی دەبنەوە بە شێوازی مۆدێرن و میکانیزم و ئەبرازی نوێ لە ڕێگەی یاسادانانی نوێ و یاسای توند و تۆڵ هەوڵی کەمکردنەوەی گەندەڵی یەخود ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی دەدەن بۆ ئەوەی بتوانن زڵەوی ئەو دیاردەیە بکەن و کاریگەری کەم بکەنەوە. بەر لە هەموو شتێکمە پێویستی بە ئیرادەیەکی سیاسی لایەنە سیاسەکان ئیرادەیان هەبێت بۆ ئەوەی کە هیچ جۆرێک لە پەرتەوازەیی لە بڕیار دەرکردندا نەبێت. لایەنێکی دیکەش پەیوەندی بە لایەنی جێبەجێکردنەوە هەیە. ئێمەش ئەمەمان لە وڵاتانی پێشکەوتوو بەدیکردووە ئەم خاڵە ڕۆڵی هەرە گەورە و کاریگەری هەیە لە کەمکردنەوەی گەندەڵی و تەنانەت دەگاتە ئەوەی کە زیاتر لە 85 ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی یەخود کەمکردنەوەی ڕێژەکەی پەیوەندی بەم بابەتەوە هەیە بۆ ئەوەی کە شەفافەتی بەدار بەداخەوە بە گوێرەی پێنوێنی گەندەڵی CPI عراق بەردەوامە لەوەی لە کۆتایی ڕیزبەندەکەدا بێت و لە ڕیزبەندی شەفافەتی گرتووە. زۆر جار بە پێو راپۆرتە نێودەوڵەتیانە باس لەوە دەکرێت کە هۆکارەکانی بوونی گەندەڵی بەردەوام لە عراق هۆکاری ناوخۆین. ئایا لە عراق ویستێک هەیە بۆ نەهێشتنی گەندەڵی یا ڕێگری و بربەست هەیە یا نا لە جومگەکانی سەرەوەی دەسەڵاتەوە ناهێڵن کەم گەندەڵیە کۆتایی پێبێت یا ویستێک نییە بۆ کۆتایی پێهێنانی؟ يعني الفساد هو من الأسباب المتجذرة گەندەڵی یەکێکە لە هۆکارە ڕێکداکوتیەوەکە لە نێو حکوومەتەکانی عراق لە ساڵی 2023 تا کوێستا. ئەگەر ئێمە بمانەوێت بەو چاوە بڕوانین تێبینی ئەوە دەکەین کە بابەتەکە پەیوەندی بە کاریگەری سیاسیەوە هەیە. کاتێک پەرلەمانی عراقی دەیەوێت یاسایەکدا بنێت کە بازرگانی کردن و بەرهێنان بە هەژمونی سیاسی بکا بە یاسا، ئەمە دەبێت یەکەم هەنگاو لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیدا. بەتابەتیش کە ئەمڕۆ زۆرێک لەو کەسانەی کە داوا کراون و زۆرێک لەوانەی کە پارەیان بردوتە دەرەوەی عراق و سامانی گشتیان بردووە ئەمڕۆ لە وڵاتانی دیکەدا گوزەرنامەی دیکەیان هەڵگرتووە. گوزەرنامەی ئەو وڵاتانەیە بۆیە پێویستمان بەوێ بە هەماهەنگی لەگەڵ ئەو وڵاتانەدا ئەو داواکراوانە بگەڕێنینەوە و بتوانین کە دامەزراوەکانی یاسا بە سەروەری کارێکی خۆیان بکەن بە هەماهەنگی لەگەڵ ئەنتەرپۆل و جێبەجێکردنی یاداشتەکانی دیکە لەگەڵ وڵاتاندا. پێم وایە ئەوەیە کە یاسا لە عراق سەروەر نییە، سەروەری یاسا بوونی نییە بۆیە گەندەڵی هەر هەیە شەفافیت نییە. هیچ گومانێک لەوەدانی کە بۆ شێوەیە یاسای ئەمڕۆ پێویستی بە چاو پێداخشانەوە و هەڵسەنگاندنە. بەتایبەتی ئەگەر بێت و ئێمە سەیری ئەنجومەنی نوێنەرانی عراق بکەین دەبینین کە هۆکاری یەکەمی ئەم پرسە پەیوەندی بەوە هەیە کە ئیرادەی سیاسی هەمیشە دەسوەردان دەکات لە بەرەنگاربوونەوەی گەندەڵی، سەرباری ئەویش پشکێنا کە ڕۆڵی هەرە مەزنی هەبووە لەوەی کە یاردەی گەندەڵی ئەوەندەی دیکە لە جومگەکانی دەوڵەتدا بڵاو بێتەوە. من پێم وایە دەبێ ئەم قۆناغی گەڕانەوە و هەڵسەنگاندن و پێداچوونەوە بێت. دەبێ ئەم قۆناغا هەوڵ بدرێت هەموو ئەو یاسانە چاو پێداخشانەوەیان بۆ بکرێ و
دام و دەستگاکانی جێبەجێکردنی یاسا بە تەواوی ئەرکی خۆیان ڕاپەڕێنن دادگاکان بەسەر بەخۆیی کاری خۆیان بکەن بەبێ ئەوەی کە هیچ زۆرە لایەنێک دەسوەردان بکات بۆەوەی سازش لەسەر پرسەکان بکەن لە بەرەوەی 2000 ئەمانیش دەبنە لایەنێک لەو لایەنانەیە کە دەبنە هۆکاری بڵاوبوونەوەی گەندەڵی ئێمە پێویستمان بەوە نییە کە تەنیا ڕوانینمان بۆ پرسە بەو شێوە بێت بەڵکو پێویستمان بە هەنگاوی ڕاستەقینەی واقعی کردەیە هەموو لیژنەکانی ڕوبوونەوەی گەندەڵی دەبێت چالاک بن و دەبێت توانێت ئەومان هەبێت کە بەیەکەوە ئەم قۆناغە تێپەڕێنین بە هەنگاوی پرسە و هەنگاوی ڕاست تاکە و دەوڵەت ببێتە بنەمای یاسا. بەڕێز عومەر ئەم هەنگاوە کردەیە ئەبێ کێ هەڵی بگرێت وەکو بەڕێزیشت ئاماژەت پێکرد لە 2003 و عراقی نوێەوە تا ئێستا دوو مەترسی گەورە هەبوون تیرۆر و گەندەڵی ئێستا گەندەڵی هەر بەردەوامە تیرۆریش هەر هەیە لە 2018 لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە عراق پێک هات بەڵام تا ئێستا کاری پێ نەکراوە دادگا هەیە یاساش سەروەر نیە وەکو خۆتەڵی کێ ئەم هەنگاوە بێ هەڵبگرێت؟ یەکەم هەنگاو لە بابەتی بەرەنگاربوونەوەی گەندەڵی لە پەرلەمانەوە دەست پێ دەکات دەبێ پەرلەمان ئەم هەنگاوە بنێت بەر لە هەموو شتێک دەبێ بەر ڕووپۆشی سیاسی لەسەر ئەو گەندەڵکارانە هەڵبگیرێت کە ڕۆڵیان لە دزینی پارێگەلی عراقیدا هەبووە و هۆکارێک بوون بۆ ئەوەی دەوڵەت زیاتر دابش بدرێت و وێنەیەکی نەرێنی بە جیهان پیشان بدە بەداخەوە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە زۆرێک لە وڵاتان ڕێز لە عراق نەگرن بەهۆی ئەو وێنەیە ئەو کەسانە پیشانیانداوە کەواتە قۆناغی داهاتوو دەبێت قۆناغێک بێت کە بە هیچ شێوەیەک سازشی سیاسی تێدا نەکرێت هەموو هێزە سیاسیەکان ئەوانەی کە دەسەڵاتدار و بڕیار بەدەستن ڕۆڵی گەورەیان لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیدا هەبێت ئێمە بینیوانە لە ماوەی ڕابردوودا کە بەچ شێوازێک دەسوەردان کراوە لە دروستکردنی فشار لە هەندێک لایەن بۆ ئەوەی ئەم پرسەوەکو خۆی تێنەپەڕێندرێت ئەوان لە بری ئەوەی کە یارمەتی دەربن لەوەی کە تۆمەتباران بە گەندەڵی دەستگیر بکرێن کەسی فشاریان دەکرد بۆ ئازادکردنیان کەواتە ئەنجومەنی نوێنەران ڕۆڵی گەورەی هەیە لە یاسادانان بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی و گەیاندنی دەنگی دەوڵەت و گەڕاندنەوەی سامانی خەڵک. بەڵێ بەڕێز عومەر ناسر شۆڤەکاری سیاسی سپاس لە بەغداوە لەگەڵمان بووی.